مزەکەرەی لێک تێگەیشتن لە نێوان ئێمە و نوێنەری کەسێکی خێرخوازی شاری سلەیمانی لەسەر ڕاستپاردەی خۆی ناوەکەی بەنهێنی ئەمێنێتەوە هەتا تەواوبوونی پرۆژەکە پرۆژەیەکی زۆر گرنگە دایانگەیەکە لەگەڵ خانەی مناڵانی 0 بۆ 4 مناڵانی کچ 5 بۆ 12 12 بۆ 18 هەروەها کوڕان 5 بۆ 12 12 بۆ 18 کە لەشتەر شێوازێکی زۆر تازە و پێشکەوتوو دروستکراوە. ئەم خانانە هەموو پێویستەکانی خۆی تایە لە وەرشە، لە کافتریا، لە هۆڵی کۆبوونەوە، لە هۆڵی سمینار، سەوزاییەکی زۆر، هەموو ئەوەی پێویست بێت بۆ مناڵانی بێسەرپەرشت لەم پرۆژەیە دەستەبەرە. سەر زەویە کە ڕوبەرەکەی نزیکی 6,000 مەتر دووجایە، واتە تەقریبەن 2.5 کەمتر. زەویەکە لە تقریبەن باکووری سلێمانیە. پرۆژەکە پێکاتەوە لە 4/9 بە هەموو مەساحی بینای پرۆژەکە نزیکەی 5,000 مەتر دووجایە. هەموو پێداویستەکانی تایبەت بە مناڵان و ئەو بێلانانەی تایە، باخچە و یاریگا و شوێنی یاریکردن و داهەنگای تایبەت بە خۆیان و شوێنی نانخواردن و هەموو پێداویستیش تایە، هەروەها هەنێ هۆڵی تایە بۆ وەرشە بۆ کارکردن تایە.